بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام سڵاوی خوای گەورەتان لێبێت وەم کاتتان باش. گوندی گۆبتەپە لە سنووری قەزای چەمچەماڵ بە گەورەترین گوندا دەنرێت. ئەم گوندا دەکەوێتە سەرزەی بچووک. هەر ئەمە وای کردووە کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لەم گوندە خۆیان بە کشتتوکاڵەوە خەریک بکەن. لە بەسەرکردنەوەیشی مەیدانیە تیشکە خەینە سەر جەمبوارەکانی ژیان لەم گوندە بەگشتی و وەکەرتی کشتتوکاڵ بە تایبەتی و بزانین جووتیاران لێرە چۆن بژێوی ژیانیان دابین دەکەن. فەرموون لەگەڵمان بن. باپیرم لەم گوندە لەدایک بووم. ئێتر لە ئاوادانکردنەوە کە لە دوای نەمانی سەدام لە ئینتیفازە بەدەوام هاتمەوە ئەم گوندە. کە هاتمەوە ئێرانە یەکەم جار لەگەڵ مام هاتینەوانێ ئەم زستانە کە لێرە من و مامێکم زستانەکەی لێرە بووین کەس لە یەک ماڵێکە لەم چەمەیا بوو. کەس من ئەوەندە عاشقی ئەم چەمە بووم، عاشقی ئەم گوندەی خۆمان بووم. يعني قرعان بير كلا تشيو اسم بوتسم سمال سلسلة خالقان فين شيء بدل ما هذا شكون ما بس خو ما من الانفال باكم شو نقرا سلمان هاتوا يعني كاسا كدي عودان كراوا يا كم كاز منو ما هاتينو ايران يا ما باش كاش ايران هاتنو انت هاتنو ليره دانا براو من بريس شويه هاي نزستان ليره زراعتكم دس من لي برنامج قد بجيبين لانه تيكو من هاتينو تواني لزستاني زستانەکەی هاتینەوەیەتر بۆ هاوینەکەی وا بوو گەشتنی و ناوزراعکەوتێتنە نەوتیدی ئێستا سەرەتای پاییزە ئێمە سەڵق توور شێلم پیاس ئیتر هەر کەسە بە جۆرەی توانای خۆی دەیکا وەرزی ئەوەیە وەرزی ئەو شتانەیە سەڵقەکەین توورەکەین پیازەکەین تا ئەم ئێستا داچەنی کاتی ئەوەیەکەوە ئەوەمان داچەند و ئاوێدەین کاتی ئەوەیە سەر پاییز ئەو هەیە لە ئێستا ئێمە بە حازرکردن و چاندنی بەشێکی زۆرمان چاندومانە ئەوە وەکو تووری هەراشی پێڵێن لای ئێمە لاوەش هەراشتر هەیە کە لە مانگەکانی هەشت و ئەوە یاکرێ بەڵام بە زۆری لە سنووری گۆبتەپەیە مامۆستا جەلال توور لە مانجی دەیە یان لە 25 ئەوانە بە دواوە ئەچەندرێ کە ئەمانە ئێمە جوتیارانی گۆبتەپە بە بەردەوامی لەم مەوعیدانەیە توورە چێنین کە وەرزی پاییز کە هات ئێتر ئێمە لە مانجی نۆ بە دواوە خەریکی خۆشەکردنی عەرزیان چێڵاندنی عەرزە بین بۆ ئامادەکاریەکەین بۆ چاندنی توور کە بەروبوومێکی سەرەکیە لە ناوچەی ئێمەیە ئەمە چەند ساڵێکە چەند بەروبوومێکیکە هاتۆتە پاڵی بەڵام ئەوانە هەرچەندێ ئەوانە لە بەهارە چەندرێن زوو بەڵام هەڵکەندنیان کاتی بەروبوومی پێگەشتنیان ئەکەوێتە نزیک یەک و یان بە یەکەوە بن لەوانەش سێوی بنارزیمانەیە کە لە یەک مەوعیدا لەگەڵ توورە هەڵەکەندرێ بەڵام چاندنکەیان جیاوازە کە لە مانجی 4 و لە مانجی 5 و لەوانەیە چەندرێ بەڵام زیاتر ئێمە وەکو جوتیارانی سنووری گۆبتەپە زۆرترین ڕێژەی کە لەو بەروبوومە پاییزانی کە ئەیکەین کە ئاچەندرێ لە پاییزە توور زۆرەکەین لەبەر ئەوەی ئەرکی ئاسانترە تا ڕادەیەک لە هەموو ئەو زەرعاتانەی کە لە هەموو ئەو شتە زەراعیانەی کە وە مەسروفیشی کەمترە و ئەگەر تا ڕادەیەک سعرێکی کەمیش بکە شتێکی باشترە لەو بەروبوومانەی کە بەلای کەمەوە زەرەر ناکەی ئەتوانی ئیسیفادەیەکی کەمی لێ بکەیت بەرهەمی هاوینە شووتیمان هەیە بیبەرمان هەیە باینجانمان هەیە ئەوە کە بەگشتی لەم دێیاکە بکرێ ئێتی بەرهەمی هاوینە ئەم سێ شتەمان هەیە سێوە بنعەرزەشمان هەیە ئەویش لە وەرزی پاییزە هەڵەقەندرێ ئەوی 4 ساڵە بێت تقریباً بۆ 5 ساڵە خەڵک ملی داوەتە ئەو سێوە بنعەرزەش لە بەهارێکە داچین لە مانجی سێکە داچەندرێ ئێتر کە داچەندرێ ئەویش لە مانجی دە بە دووە لە دە خلاسە بێن زە دەست بە هەڵقەندنیەکەن تا ئەو 4 شتەمان هەیە 4 شتمان هەیە بەڕەسمی
شوتیە باینجانە بیبەرە ئەو سێ بنعەجزەیە من وەکو خۆم بەروبوومی هاوینەم نەکردووە بەڵام ئەو فەلاحانەی کە هاوڕێمن و کە لە نزیکەوە ئاگام لێیانەوە بەروبوومی هاوینەیان کردووە زۆربیان نەک ئیسیفادەیان نەکردووە بگرە قەرزار بوونەتەوە لەسەر بەروبوومەکانیان لەبەر ئەوەی زۆرترین بەروبووم کە لەم ناوچەی ئێمەیە ئاکرێت زۆرترین کشتتوکار کە لەم ناوچەی ئێمە ئاکرێ شووتی ئەکرێ بە دەرەجە یەک پاشان بیبەر پاشان باینجانە من فەلا حەزانم کە بیبەری ڕنیوە بەو هەموو عەزیەتە بەو هەموو ئازارەوە کە ئێستا بە چلەی هاوینیان بە گەرمای هاوین بیبەری ڕنیەوە بردوێتی ئەلۆلیان وەرنەگرتووە ناچار بەروبوومەکەی فرێداوە ئەمە شوەیە واگەین حکومت کەمتەرخەمە لەوەی کە هیچ شوێنێکی دابین نەکردو تاکو یان ساردکەرەوەی کە ئەم فەلاحە بەروبوومەکەی بەلای کەمەوە ئەگە ئەو ڕۆژە نەفرۆشتا فڕی نەدا لێ وەرگن لە شوێنێکا بۆی هەڵگرن بۆ ڕۆژی دواتر یا بۆ هەفتەیەکیکە بهێنرێتەوە بازار و تاوەکو ئەگەر بەلای کەمەوە ئیسیفادەشی لێ نەکا زیانی بەرنەکەوێ بەڵێ دیارە سنووری ناحەیە ئاغجلەر سنوورێکی زۆر فراوانە هەر دوو پارێزگای سلێمانی و پارێزگای کەرکووک و پارێزگای دوهۆ ببوورە هەولێر ینی سنوورمان لەگەڵ هەر سێ پارێزگاکە پێکەوەیە سنووری ناحێکەمان لە 58 گوند پێک دێت گەورەترین گوندی ناحەیە ئاغجلەر گوندی گۆبتەپەیە کە زیاتر لە 200 ماڵ لە گوندەکەیان کاتوانم بڵێم هەندێک ناحێمانێ ناگەنەوە ئەنی ئەو ڕێژەیە و ڕێژەی دانیشتوانی زیاتر لە 1000 نەفەرە بێت زیاتر خەریکی کاری ئاژەڵداری و کشت و کاڵ و ئەو کارانن. ئەم گوندە دەکەوێتە سەرزەی بچووک هەر ئەمە وای کردووە کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لەم گوندە خۆیان بە کشت و کاڵەوە خەریک بکەن. گەڕایە بۆ لای فەلاحەت و زراعات و ماڵاتداری و هەر بە ئامی گەڕاوەتوانە ینی دیەکانی کەشکەوە تۆزین هەندێک دێ هەبوو یەک ماڵی تا بێستا 5 ماڵی چۆتە فەلاحەکە لایەنێکی مادی کەمیشی دەستکەوێ خۆی مەشغوڵەکە خەیرانی دارایی هۆکار بۆ بۆی بەشێک لە هاوڵاتیان بگەڕێنەوە گوندەکانیان. وەڵی بەرهەمی ئاهاوینی ئەم ساڵ زۆر باش نەبوو ناوەڵە ئەو باشە نەبوو وەکو نەخۆشیێکی وەکو پار نەبوو پار نەخۆشی زۆر بوو شووتی ئەو شووتیە ڕقەی زۆر بوو ئەم ساڵ شووتێ ڕقە نەبوو بەس بەرهەمە ئەمەدە هاوینەکەی گەرم بوو ئەوەندە هاوینەکەی گەرم و بەرهەمەکەی وانە بوو ینی هەچەندێ خزمەت دەکرد و ئاو تەدا و هیچ من لەوە 6 دوێن من داچەند بە 6 دوێنمە ئەم سەر 8 بارم لێبار کردو وەڵای هۆکارەکەی هۆکار زۆرە عیلەت هەیە گڕە و گەرماکەش نازەم وەکو ساڵانی نەوەتەکان نیە گڕە و گەرماکەش گەلێ زۆرە هەڵە پڕوشێ خۆی بۆ ناگرێ هەڵە پڕوشێ نەخۆشیەکەشی هەیە دەرمانیشەکەی دەرەخەتی نای هەر هیچ هاوکارێکن ناکەن هەر نایەنی تیمێکیانی هەر بێن تەمەشاکەن فەحسەکەن بۆ نەخۆشی تیمێکیان نییە کە بێن هەر بگەڕێن مەسە فەلاحەکانە بەس بڵێ بگەڕێن پیا بگەڕێن بڵێ ئەرێ ئەم کشتتوکاڕی ئێوە پێویستی بەم دەرمانانەیە هەر خۆتان بیکردن ناوی دەرمانەکانمان پێ بڵێن بڵێ ئەم عەرزەی ئێوە ئەم زراعەتێکە ئێوە دەیکەن ئێمە وەک هیچتان نادەینێ لە کاتی داچەند ناکەوە علەتی لێرە بەس بێن تەمەشایەکەم مهندسێکی زراعیان هەبێ بێن تەمەشایەکەم بڵێ ئەم زراعەتەی ئێوە ئەم دەرمانەی لێ دەن چاکە بێ ئەم شتەی لە دامەچێن ئەم عەرزە ئەوە لێ بکە زۆرتر باشە بێ ئەوەشیان نییە ئەوێن وەک هیچ ئەوە پەین و دەرمان و مەرمان ئەوە 2 ساڵە هەر نەماوە ئەوەش هیچ نەماوە نەوەڵا هیچ هاوکاریشیان نییە ئابەت هیچیان نییە هیچ شتێکیان نییە تا هاوکاری فەلاح هەر زۆر ئەمە دەتوانین بەرهەمی زیاتر بەکاربێن ئێستا پێنجێن وەکو من ویستمە پێنجێن ئەو مهندسی زراعی دێنن لە ئێرانەوە یعنی ئەو بەرهەمەی ئەوان هەیە هەموو کوردستانی پڕکردەوە خۆتان بزانن لە ڕووی تەماتە لە ڕۆی شووتی چیان خۆم بیستم لە خۆشیان بیست لە عالووەکە لە فەلاحەکانیان ئەڵێ مهندسی زراعیمان هێناوە یعنی هەموو شێوەکانمان پێ ئەڵێ بەکریان گرتووە مهندسی زراعیان هێنا بەکریان گرتووە دێ ئەو بەرهەمەی کەوان هەڵێگرن من لەم پارچە عەرزە جێ 6 دوێنمە بە 4 ساڵ بەقەت 2 دوێنمی ئەوان هەڵناگرن لەبەر ئەوەی ئێمە بۆ شێوەیە ئیلەتەکەەوەندە زۆر بووە ئەوەندە ئیلەتوکە زۆر بوو لە نەخۆشی ئەو زراعەتەکە لێدا سەری لێ دەرناکەن کە دێتەوە داچەنی جوان دەرەکەوێت کاتێکە زانی نەخۆشیێکی لێ پێیا بێ دەرمانێکی لێ دەرمانەکە زانی چوە ئێمە ئەو تەجروبەیەمان نیە بۆ شێوێت چەند ساڵە تەجروبە هەندێ دەرمانمان هەیە کە لێدە هیچ ئیسفادەی نییە کە لێ ئەو دەرمانە کاتێکزای ڕقەی لێ پێیا بێ یا کاتێزای عنکەبوتێکی لێ پێیا بێ دەرمانێکی دەرەخەتی ڕێک دایمرێتەوە نەوەڵا هەتا مهندسی زراعیشان نیە بۆ شێوێ هەر
هەر بێت بە تارش بۆمان فازکەن پێوا بڵن شێشەمانی خۆی گرنگ ئەوەیە کابرا ئەو بەڕێوەبەرانە یان ئەو بەڕێوەبەرەتیانە بێن سەردانی ناوچەکان بکەن بەلایانی کەم ئەگەر نەشتوانن دەرمان بۆ فەلاحەکانی ئەم سنوورە دابین بکەن خۆ ئەتوانن جۆری نەخۆشەکان بۆ بدۆزنەوە فەلاحەکان بۆ خۆیان لە بازار دەرمان بکڕن من فەلاح حەزانم چەندین دەرمانی کڕیوە چەندین جۆری دەرمانی کڕیوە نەیتوانی نەخۆشەکە نەیتوانیوە نەخۆشەکە کۆنتترۆل بکە ئەمە ئەرچێکی زۆر لەسەر فەلاحەکەکەوێ زیانێککەش بەر حکومەتەکەوێ لەبەر ئەوەی فەلاحەکە بودجەیەکی زۆری سەرف کردووە لە ئەوەی لە بنبڕکردنی نەخۆشەکەیە لەلایەتی تریشەوە نەخۆشەکەی بۆ بنبڕ نەکراوە کە بەروبوومەکەی نەیتوانیەوە بە ئاسانی بێتە دەست بگەێنێتە بازار ئەمەش زیانێکە بەر حکومەتەکەی و ئابووری حکومەت لاواز و سستەکە وەلە دیارە ئەو قەیران و ئەزمێت تەنها سنووری ناحیە ئاغزۆلەی نەگرتووەتەوە ئەتوانم بڵێم تەواوی کوردستانی گرتووەتەوە بەڵام بەرهەمی جوتیاران و کێشەی کشت و کاڵی و کێشەی جوتیار لە ئێستاە بە بۆنەی بوونی قەیرانی دارایەوە ئێمە ناتوانین تەواوی داواکاریەکانی جوتیاران جێبەجێکەین و بتوانین بەرەبوومەکانیان ساغکەینەوە بەڵام بەپێی تەڵە بەپێی داواکاری شێ گرفتێکیەوە بێتوانیمانە لە بەشی کشت و کاڵی ئاغزۆرە لە هۆبەی ڤێتەرنەری ئاغزۆر بەدەم داواکەی و بچین و کێشە گرفتەکانیان بۆ چارەسەرکەین سەبارەت بە نەبوونی سەماد دابشکردنی سەماد و بنەتۆوانەوە ینی هەر ئێمە نینە و گرفتانە و قەیرانە هەر تەنها سنووری ئاغزۆری نەگردوێتەوە تەواوی سنوورەکەی گردوێتەوە شتێک نەبووە لە شوێنێک هەبێ و لە ئاغزۆرە نەبوو بێ ئەمان ئەتوانم بڵێم شتیوا لەو بابەتە نەبووە. زۆر زەرورە ینی هەر نەبێ ساڵانە بەلای کەمەوە ئەگەر چوارزارینەکە هەر نەبێ دوجار بیکە هەر نەبێ دوجار لە وەرزی بەهارە لە وەرزی پاییزە هەر ئەگەر هیچیش نادا بێ لە دیەکە بڵێ چی ئەمڕۆ کۆبوونەوەیەکەم بە هەموو جوتیاران بۆ نیو سەعات بۆ سەعاتێک خۆقابل لە بای ئەوە دەرفەت هەرە بێ هەر بێت تەمەشاژی چەمەکان بکات کە گەڕا زراعەتەکەی دینێ لە کاتیکەوە نەخۆشی لێدا ئەو کاتە ئەتوانێت کە دیقەتێکی دا بڵێ ڕێنمایی من ئەوەیە ئێوە وەک ئێمە هیچمان نییە ئەتوانین خۆ دەرمانەکان تا بوونسم بۆ خۆتان بیکڕن زۆر لە بازار ڕەشە ئەنواع دەرمان هەیە بەس کە تێسی دەرمانە کڕی جارێ من دەرمەسان ساڵ دەرمانم کڕیوە دوو ڕۆژ لەسەر یەک وڵا سێ ڕۆژ سیم زەخە دەرمان نە زەعاتە داوە ئیسفادەی یەکی نێکی نەبوو هەر ئازێتەکەم پێ ڕایسی ئیسفادەی نەبوو دەرمانەکە هەو نەبوو دەرمان خۆمە شارەزایم سێ ساڵە و دەرمانم لێدا سیم زەخە دەرمان نە زەعاتە داوە هەموو ڕۆژ دەم زەخەم لێدا قیمەتی نەبوو تاثیر دێنێک نەخۆشەکە دایمران بەڵێ بەدڵنیایەوە ینی هاوکاریکردنی جوتیاران چێوانی خەریکی بەروبوومی ماسین چێوانی خەریکی کشت و کاڵ و دانەوێڵم چێوانی خەریکی سەوزە و میوەهات و خەریکی باغداری لە سنوورەکە هاوکاریکردنی حکوومەت بۆ جوتیاران بەدڵنیایەوە زیاتر پەرادن بەروبوومەکانیان بەروبوومی زیاترە بێ ئەو کاتە توانم بڵێم دابەزی نرخڕووەدا بەڵام لە ئێستاە ئێمە ینی ئیمکانیاتێکی ئەتوانم بڵێم ئیمکانیاتمان هیچ نییە لە بەشە کشت و کاڵەکانی سنووری ناحیە ئاغزۆر لە هۆبەی ڤێتەرنەریانی تەنانەت ئۆتۆمبیلێکیشیان نییە بەشەکانی ئێمە کە بتوانن سەردانی جوتیاران کەن کێشە و گرفتەکانیان چارەسەرکەن بۆیە ئەتوانم لە ئێستاە ئەوە بڵێم لە ئێستاە ئێمە ناتوانین مەگەر بارودۆخ بگۆڕێ و خەیرانی دارایی چاک بێ ئەو کاتە ئێمە بتوانین خزمەتێکی زیاتری جوتیارانی سنوورەکەی خۆمان بکەین و پێی تواناش کردومان ئەوەی توانا و تااقەتی ئێمە بێوەکو ئیدارە لە سنوورەکە وەکو بەشی کشت و کاڵی سنووری ناحیە ئاغزۆر توانیوانە خزمەتیان بکەین بەڵام بەتوانم بڵێم لە ئاست داواکاری و تموحی ئەوانانە بۆ جوتیاران ینی کە ئێستا هەر گرنگی داوە بە نەوت نەوتەکە شەز نازانم چۆنای بەڕێوەچێ چۆن دەسێتە جیفانی چیەوە ئەگە بێت و هاوکاریەک بکا و دامێکی جوتیار بکا و بەروبوومەکەی لێ وەرگێ ئێستا بۆ نمونە ئێران کابرایشی ئێران جیرانمان بوو ڕێزە قەیسیم دا چەند 110 بەر قەیسی گوتیەوە حکومەت چیتانە گوتم وڵا حکومەت هەر سوال لێ ناگوتی چۆن وایە گوتی ئێمە خەڵکی ئەو دێ ئێمە گوتی ئێمە کاچین قەیسی داچێن جێ 2 ساعت مەشینە قەیسی داچێن یا 100 بەر قەیسی یەکسەر ئەچیمە گوتی ئەو بەرهەمە بز ڕزێ ئێمە لێمان وەرەگە بە ساری خۆی ئەو ها گوتی گوتم وڵا ئێمە ئەیبینە ئالۆ فرۆشەوە فرۆشە نەفرۆشە فڕێدەی چەند جار هەبووە پار بیبەرم ئەلێرەوە بڕۆ بۆ سلێمانی چ علاقە بیبەر بووە پاش هەفتەیە تەلەفۆن گوتی وڵا فڕێمان ئەگەر حکومەت بتوانێت هاوکاری فەلاح و
فەلاحەکانی ئەم سنووری چەمچەماڵ بک بە تایبەتی ئەم دەمزەی بچووک کە لە گۆبتەپە و لە سەروی گۆبتەپەشەوە ئەیگرێتەوە هەتاوەکو نزیکی تەقتەق کە قەرەناو عایدی سنووری چەمچەماڵە بێشک پێتەڵێم ئەتوانێ بەلای کەمەوە کشتتوکاڵ یان بەرووبوومی تەواوی پارێزگای سلێمانی ئەگەر دابینیش نەکە چی وای کەم نەبێ کە ئەمە بەشێکی زۆرە یان بارگرانیەکی زۆر بۆ حکومەت ئاسانەکە کە وا لە حکومەتەکە تەنها پشت بە یەک سەرچاوە نەبەستێ بۆ داهاتیان بۆ ئەو داهاتانەی کە بۆ خەڵکی کوردستان بۆ خەڵکی هەرێم سەرفێکە ئێستا ئێمە کێشەمان ئەوەیە کە خەڵکانێکی ئابووری ناسی زۆر زیرەکمان نییە لە پایەکانی دەسەڵات و حکومەتدا تاوەکو بیر لەوە بکەنەوە تەنها کەرتی نەوت و کەرتی وزە بەز نییە بۆ بەڕێوەبردنی وڵاتێکی خۆشگوزەران بەز نییە بۆ بەڕێوەبردنی وڵاتێکی ئارام و پێشکەوتوو بەڵێ بەدڵنیایەوە ئێمە سنووری ناحیاژە زەویکی کشتتوکاڵی زۆرمانەیە بەشێک لە زەویەکانی دەیەکانی سەر زەی بچووک زەویەکانیان بەراوە بەدڵنیایەوە بەشێکی زۆری بەروومی ناوخۆ بە تایبەتی سنووری خەزای چەمچەماڵ و بەشی پارێزگای سلێمانیش ئەتوانین دابین بکەین. ئەم گوندە دەکەوێتە سەرزەی بچووک هەر ئەمە وای کردووە کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لەم گوندە خۆیان بە کشتتوکاڵەوە خەریک بکەن. گەڕایە بۆ لای فەلاحەت و زراعات و ماڵاتداری و هەر بە ئامی گەڕاوەتوانێ ینی دیەکانی کەشکەوە تۆزین هەندێک دێ هەبوو یەک ماڵی تا بێستا پێنج ماڵ چۆتە فەلاحەکە لایەنێکی مادی کەمیشی دەستکەوێ خۆی مەشغوڵەکە خەیرانی دارایی هۆکار بۆ بۆی بەشێک لە هاوڵاتیان بگەڕێنەوە گوندەکانیان. ئەم تورێمە لە زۆتر لە 29 دامان چەندووە لە مانجی 11 پێرا تقریبا لە 15 هەڵقەنی لە پیا بێ تور باری لە بارەکەین ئەو کاتە لە 15 و لە 20 تور پێگا لێرە کە پێگایتەوە ئەیبێ بۆ عەلوە سەرفیاتیشی خوای زانێت چۆن نایە جار هەیە پارەکە هەر زۆر سەرفیاتی خراپ بوو لە سەرمای کوشنگرە دەستی پێکرد ئەنجا کیلۆ 200 دینارێ کرد هەر خاکەکەی وایە ئەم قومە ئەنی پەتاتەشی لێ بکە ئەوکو چۆن هێلکە ئەکڵێنی بە قۆڵتێک ئەکڵێ ئەم قومە ئەم زمیجە ئێرە ئەو هایە پەتاتەی لێەکەی وەک هێلکە ئەو ئاکە دەکڵێ ئێرە چکونە زمیجەکەی ئەو هایە ئەم تورە بەس کا بەس ئاوی بدا تورێکی وای لێ دەرەچێ ئەی هەردوو کەرتێکە هێر ئاوە ناوێتەکەی بۆ تور هەگەلێت دەرەجەیەکی چاکە بۆ تاتەی لێەکە هەگەرێت چاکە بەس چیە سات خەڵ پەتاتە بۆی نایکە لەبەر سەرف نابێ ئەوەندە دێ لە ئێرانەوانێ کیلۆ 200 دینار 100 دینارەکە کابرا بای عزیەت و عذاب و کرێکارەکەی ناکە بۆی وازی لێنەوە سەبەبی شیرنی تورەکە جارێ ئەوەیە کە ئێمە لە کاتێکی درەنگا لە مانجی دەیە بە زۆری مانجینۆ یعنی لە 25 بە دواوە بۆ مانجی دە لەو مەسافەیە تۆویەکەن کە ئەمەش کە ئەکەوێتە هۆی ئەبێتە هۆی ئەوەی باران بیگرێتەوە هەر کاتێک هەر بەروبوومێک باران لێدا جیاوازیەکی تریەیە لەگەڵ ئەو بەروبوومانەی کە تەنها بە ئاو پێگا ئەمە نەوعێتی و یان مواسەفاتی شیرنی تووری گۆبتەپە ئەمەیە لایەنێکی کە ئەوەی کە تووری گۆبتەپە لە بازاڕە ڕەواجی هەیە و بەناوبانگە ئەوەیە کە ئاوی زەی بچووک بەلای ئێمەیە ئەڕوا ئەمەش بەهۆی ئەوەی کە ئێمە بە ئاوی زەی بچووک ئەو سەرەتایانەی کە ئاوە درێ بە ئاوی زەی بچووک ئاوێدەین ئەمەش هۆی ئەوەیە کە ئاوەکەی پاکە خەڵک سڵەکاتەوە لە ئاوی پیس چونکە زۆربەی شوێنەکان بە ئاوی زێرابیا بە ئاوی ئەو شوێنانە کە گومانی لەسرە بەروبوومەکانیان ئاودن بەڵام زەی بچووک لە لای ئێمە تەنها سەرچاوەیە کە ئێمە زەراعەتەکانمانی پێ ئاوەدەین نەک هەر گۆبتەپە بەڵکو لەو گوندانەی بەرەو خواردتریش وەکو ئێمە شتەکانیان بەناوبانگە لەبەر ئەوەی ئاوەکانیان پاکە ئێم بە زۆری ئەبێنە سلێمانی چەمچەماڵش بۆیە بن بەس چەمچەماڵ چکونە دەوروبەری زەراعی زۆرە بە چوادەوری خۆیان بۆ شێوە سەرف نابێ ئەم پەڕە بە سلێمانی مامەدەسە سلێمانیش ئەگە بێت و ئاڵگۆڕی عارەب نەبێ ئەنی ئێستا منم ساڵ باینجانم هەبوو 4 کاروان برم بۆ ئالۆ زۆر باشە فرۆشرا عارەب دەیبر بۆ بەغا بر بۆ جون و بارێ کرد پێنجەم کاروان برمەوانە لە دەرەوە ئالۆگە ڕاگوتیان کاکە بچۆ پشتۆ ڕاکتم بۆ گوتی بەخوا دای ناگرینەوە 6 بار باینجان ڕاوەستەوە بۆ گوتی کاکە عارەب نایبە عارەب کە نەیبە خۆ دەزانی 6 باریش لە عادەکە بوو 9 بار بە سیارە وەستا بوو وەڵا 2 سەعات لێ وەستام ناسەرهێنام بۆ چەمچەماڵ هەتا عارەب دەیبر چیلەی 450 500 کرد وەڵا هەر مامۆتا بوو بە 2 سەعات 3 سەعات وەستان بە بارەوە گوتی وەخوا بدەم دای ناگرین ئیسفادەی هێنامە چەمچەماڵ کیلۆمدا 2 کیلۆمدا بە 1000 دینار 400 دینار بووە ئەو سەرفیاتەکەی بۆ شێوێنی ئەگەر بێت ئێمە ئاڵگۆڕمان لەگەڵ عارەبان نەبێ ڕستەکەمان هەر پارە ناکە
لەبەر ئەوەندەی هاوردە هەیە بۆ ناو کوردستان ئەگە عربی ئەمە ئاڵگۆڕمان لەگەڵ ئەوانە بێت تەڕەکەیمە هەسەر نابێت حەقی وایە لە کاتی بەرهەمی ناوخۆیەکەوە بەرهەمێک زۆرە ناڵم لە هەموو کاتێکا بۆی گرانی دروست بێت وا گرانی دروست نەبێت بەس وا بێت کە فەلاحی ئیسفادەیە بکە خەڵک لەگەڵوانی گرانی دروست بێت کابراایەک کە زراعت ناکات چیلۆیە شوتی بکڕێ بە 1000 دینار ئەوە زۆرەکەی لەسەری بەس ئەگەر بێت و بازێکی لە کاتی خۆمانە کە زۆر پێیەگا بازێکی بکاتە سەر بازێکی بکاتە سەر لە قەدەر ئەوەی کە هەم فەلاح مەغدور نەبێ هەم ئەوەی کە دەشی کڕێ کریارەکەش وا نەبێت گران بێت لەسەری بۆ شێوەیەکە بۆی نەکردرێ خەڵکی فەقیرش بۆی نەکردێ با بۆی بکردرێ بەس کە هەندێک شتی خۆمان ناخۆمان زۆر بوو باز بکاتە سەر ئەوەی دەرەوە ئەوەی دەرەوە فەلاح مەغدور نەبێت پلاستیکە تەماتە جارەوە پلاستیکە تەماتی بە 3000 کڕی 20 کیلۆ تەماتی تیا کابرا فەلاح بێت چی کرد چی دەستکەوێت وای چی دەست ناکەی من خۆم کڕیوە بە 3000 پلاستیکە تەماتە 18 کیلۆ تیا بە 19 کیلۆ تیا بە 3000 دینار ئێرەوە فەلاحەکە بێت چی دەستکەوت وای چی دەست نەکەوت بۆ بانجارەکەی من چۆی 100 دینار ئەوە 100 دیناری بۆ کڕی ئەوە پەشیمانە بێت کابرا هەچەند چی کە کەساباتەکەی ئەوەیە ئەم ساڵی ئیسفادەی لێ نەگا ساڵی دووە دەیکاتە لەگەڵ ئەوە خەریکە لەگەڵ ئەوە ڕاهاتووە وازی لێ نایێنێ بەس زەرورە هەندێ باس بکاتە سەر هەندێ بەروبووم کەوا لە دەرەوە دێکەوە ئەزانێ ناوخۆ زۆرە ئەرە وەڵا خێراندارەکانی ئێتا ئەم خەیرانەی نەبوو ئەم ئارزانە زۆری دەمایە خەڵک زۆرتر لە غەسالە و پێشمەرگایەتی و ئیشی عەمەلەش زۆر ئیش زۆر بەس ئێستا کەم قەیرانە وای لێ کردووە لەم چەمەیە عەرد نەماوەتە گشتی داچەندراوە یعنی تاسیرێکی زۆری هەبووە گشتی خەڵکە گەڕایە وەلای زراعەت خەڵکە گەڕایە بۆ لای فەلاحەت و زراعەت و ماڵاتداری و هەر بە ئامی گەڕاوەتەوانە یعنی دیەکانی کەشکەوە تۆزین هەندێک دێ هەبوو یەک ماڵی تا بێستا 5 ماڵ چێتەوە بۆی هەر بە مەرداریکەوە زراعەتشی تیانانی خەیرانداریەکە زۆر تاسیری هەبووە لە ڕوویەک شۆ باشیش بووە یعنی هەندێک خەڵک گەڕاوەتەوە بۆ مەسەی خەڵک هەر ئیهمالی کرد فەلاحەت و زراعەت و شتان چونە هەر ناکرێتەوە ئەم عازە چاکەم بیکێ ئەم ڕستە چاقی تیا بێ کەسی ئیهمالی کرد و نێکی تاسیری زۆر بوو وەڵای ئێستا گۆبتەپە من ینی تەوا شەرزمەی تەوا بنێن بەلایکەمە 200 ماڵ بەرز زیادەوەی بێت ینی هەر بە بۆچینی خۆم 200 ماڵ زیاترە بێت چون گۆبتەپە زۆرە دێکی زۆر لە هەموو ئەم نەحوەیە لە گۆبتەپەی ئاوادانتر و قەڵە باوەشتر تیان نییە من ئاماری دقیقم لا نییە بزەبت پێت بڵێم ئەوەندە ماڵەیە بەڵام زیاتر لە 250 ماڵە گوندی گۆبتەپە کە ئەمە ڕێژەیەکی زۆرە بۆ گوندێکی ئەوها بۆ گوندێک لە سنووری نەک بگرە لە سنووری قەزای چەمچەماڵ بەڵکو لە ناوچەکانی کەشا هیچ گوندێک بەم شێوە زۆرە نییە ئەمەش ئەوە ئەگەیەنێ کە ئەم گوندە هەرچەندە ئەگەر بە ئیش و کاری کەیتیانە بێ خەڵکی لەبەر ئەوەی ئەرزی بەراویان زۆرە هاتوونەتەوە خۆیان بە فەلاحەتەوە سەرقاڵەکەن ئەگەر شتێکی کەمیشی دەستکەوێت کابرا ئەگەر فەلاحەکە لایەنێکی مادی کەمیشی دەستکەوێت خۆی مەشغوڵەکە کاتی خۆی بەسەرە بە و بژێوێکی کەمیش دەرەکە بۆ خۆی بەڵێ قەیرانی دارایی هۆکار بۆ بۆی بەشێک لە هاوڵاتیان بگەڕێنەوە گوندەکانیان گوندی گۆبتەپەیەکێکە لەو گوندانەی کە بە بەردەوام ڕێژەی دانیشتوان لە گوندەکەی زیاکە ڕێژەی خێزان لە گوندەکەی زیاکە ساڵانە و بەشێکی لە هاوینە زیاتر ئەتوانم بڵێم ڕێژەی دانیشتوان زیاترەکەوە و بەگشتیش کۆچی پێچەوانە هەیە لە گۆبتەپەیە ڕێژەی دانیشتوانی بەردەوام لە زیادبوونایە لە سنووری ناحیە ئاغجلەرە. لایەنی گەشتیاری ئێمە لایەنی کشتتوکاڵمان وێرانترە ئەمەش گلەیەکی ترە دیسان کاتی ئێمە قساکەین قسە بە دوای قسەیە گلەیەکان بە دوای گلەیەکانە دێن بۆ بەرپرسانی حکومەت یان ئەکەونە سەر بەرپرسانی حکومەت ئەمەش لایەنی گەشت و گوزاری ئەم ناوچەیە کە ئەگەر بێت و ئێرە لە ڕووی گەشت و گوزاریەوە سیر بکەین ئێمە لە وەرزەکانی بەهار و بگرە ئەم وەرزی پاییزەشە خەڵکێکی زۆر
لە ڕۆژەکانی جمعە پێنجشەمان سەردانێکی زۆر بۆ ئەم ناوچانە ئەکەن یان لە وەرزەکانی هاویندا خەڵکێکی زۆر بۆ مەلەوانی و بۆ بەڕێکردنی جەوە گەرمەکان دێنە ئەم ناوچانەوە ئەگەر حکوومەت بتوانێت ئاوەڕ بداتەوە لە کەرتی گەشت و گوزار لەم ناوچەیە ئەوە ئێمە مەسافەیەکی زۆرمان هەیە مەسافەیەکی زۆر زۆرەکە هیچ یعنی لایەنێکی مادی زۆری نایە بۆ ئەوەی بکرێتە شوێنی گەشت و گوزاری بەڵام لەم ڕوەشەوە بەداخەوە حکوومەتی هەرێم هیچ ئاورێکی نەداوەتەوە بێباکانە ئەڕواتە ڕێوە تەنها پشتی بەو شتانە بەستووە کە حازر بەدەستن کە ئەیانەوێ ڕاستە و خۆ بە شێوەیەکی نەقدی بێتە دەستیان نایەنەوێ بۆ چەند ساڵی داهاتوو پلانیان هەبێ زۆربەی ناوچەکانی ئێمە بەوای خواردنی غەسالەوە یان غەسالە مەوادەکەی هەڵگرتووە بۆتە گۆڵ کە ئەمەش کێشەیەکی زۆری بۆ گەشتیاران دروست کردووە کاتێ لە وەرزی هاوینا دێن بە تایبەتی بۆ مەلەوانی لەم وەرزانەیە لەبەر ئەم شوێنانە شارەزانین گەشتیارێکی زۆر ساڵانە نییە لە 5-6 نەفەر کەمتر بخینکێ لە سنووری گۆبتەپەیە ئەمەش دیسانەوە ئەبێتە هۆی نیگەرانی خەڵکی ئەم ناوچەیە لەبەر ئەوەی خەڵکی ئەم ناوچەیە هەرچیەک ڕووی تێکە بە میوانی خۆیان نێزانێ کاتێکە کەسێک تووشی نەهامەتیەکە بێ کاتێک کەسێک تووشی کێشا بێ هەر لە خۆمانەوە ئێمە لای خۆمان شانمان قورسە بێ یان لای خۆمانەوە پێمان ناخۆشە ئەمەش لایەنێکی ترە لەو لایەنانەی کە خەڵک تووشی کێشا بێ و هەم ئازار بە ئێمە ئاگەیەنێ بەڵێ گوندی گۆبتەپە بە حکومێ لەسەر زەی بچووکە توانم بڵێم هیچی کەمتر نییە لە قەزای دوکان کە شوێنێکی گەشتیاری ئێستا و خەڵک بۆ سەفرە و سیاحەت ڕووی تێەکەن بەڵام بەداخەوە سنووری گوندەکە بۆ دیانی کە هەموو لەسەر زەی بچووکن لە سنووری ناحیە ئاغزێرا وەک پێویست ئاوەڕی لێنراوە توانم بڵێم بە تەواوی فەرامۆش کراوە کەرتی گەشت و گوزار لە سنووری ناحیەکەی ئێمەیە بەدڵنیاوە من لێرەوە داوە لە وەزارەتی شارەوانیەکە لە دەستەی گەشت و گوزار کە ئاوڕێکی جدی لە سنوورەکە بنەوە پرۆژەی وەبەرهێنان لە سنوورەکە بکەن بۆی بێتە ناوچێکی گەشتیاری و سوودێکی زیاتر بە ئابووری هەرێمی کوردستان بگەێنێ بەڵێ ئێمە تیمی فریاکەوتنمان تیم مەلەوانیمان لە بنکەی بەرگری شارستانی ئاغزولەر هەیە و هەر ڕووداوێکی نەخوازرا و خنکانوانە ڕووبدا تیمەکانی ئێمە گەنە گوندی گۆبتەپە بەڵام بەدڵنیایەوە لە سەر زەیەکەی ئێمە ناتوانین بە درێژایی چەندین کیلۆمەتر سنووری زەی بچووک لە سنووری ناحیە ئاغزێرا کۆنتڕۆڵکەین و غەواس و مەلەوانی بۆ دابنین بۆی خەڵکی بپارێزێ لە حاڵەتی نەخوازرا و ئەمەیان ناکرێ بەڵام لە هەر حاڵەتێکە هەر ڕووداوێک ڕوویدا بێ ئێمە توانیمانە بگەینە شوێنەکە و بەپێی ئیمکانیەت و توانای کارمەندەکانمان هاوکاری هاوڵاتیان بووینە. ئەم گوندە دەکەوێتە سەر زەی بچووک هەر ئەمە وای کردووە کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لەم گوندە خۆیان بە کشت و کاڵەوە خەریک بکەن. خەڵکە گەڕایە بۆ لای فەلاحەت و زراعات و ماڵاتداری و هەر بە عامی گەڕاوەتەوان ینی دیەکانی کەشکەوە تۆزین هەندێک دێ هەبوو یەک ماڵی تا بێستا 5 ماڵ چۆتە فەلاحەکە لایەنێکی مادی کەمیشی دەستکەوێ خۆی مەشغوڵەکە خەیرانی دارایی هۆکار بۆ بۆی بەشێک لە هاوڵاتیان بگەڕێنەوە گوندەکانیان. وەڵا تا 100 گرینگە هەوەک هاوکاری نەما ئەوها پرسیارکەن خۆشە ینی هەر لێپرسینەوە بکرێ خۆشە ینی بڵێ جوتیات چی هەیە چی نییە بەروبوومی نقصانەکانی چییە نێوە زۆر خۆشێکی خۆش بۆ سەرکردنەوەیکە خۆ بە خێرن سەر چاوم بە خێراتدانەکەین لەوەوە ینی هەر زۆر گرینگە و دەستخۆشیتان لێگینکەوە هاتون پرسیارەکەن بەرهەم چییە و بەروبوومتان چییە و لە چۆن ساغ بێتەوە چۆن ساغ نابێتەوە. لە سنووری ئێمەیە بە لای کەمەوە ئەگەر هیچ نەبێ ئەتوانن سەردانی ناوچەکانمان بکەن بەرپرسان ئەگەر خۆیان لە ئەو دارەتە نەدەن بڵێن یان ناوچەچێتی و سنوورچێتی نەبکەن ئەتوانن سەردانی ناوچەکانمان بکەن لە کێشەکانمان بکۆڵنەوە ئەگەر نەتوانن شتیشمان بۆ دابینکەن جۆ لە کێشەکانمان بگرن و لە داهاتووە بۆمان دابینکەن بەلای کەمەوە بە نسبەت ڕاگەیاندنەکانیشەوە ڕاگەیاندنەکان دەوری کاریگەریان هەیە لە کێشەی جوتیارانەیان لە گەیاندنی کێشەکانی ئێمەیە لەبەر ئەوەی ڕاگەیاندن ئێستا بووەتە چاوی هەموو ئەو خەڵکانەی کە کێشەیان هەیە هەموو ئەو خەڵکانی کە کێشیان هەیە لە ڕێی ڕاگەیاندەکانەوە هاوارەکەن یان بانگەکەن بانگی دنیاکەن کە بێن بۆیان چارەسەرکەن ئێمە ژێکێ لەو کێشانە ئەوەیە کە کەمترین شت کە کەمترین کەس کە سەردانمانەکە بلایانی بەرپرس و حکومەتە دوای ئەوەش ڕاگەیاندنەکانیش سەردانمان ناکەن بە شێوەیەکیوە ئەگەر ڕاگەیاندنەکانیش بێن ئەوە هەر هیچ نەبێ
بەرپرسانی حکومت لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە ئەی بیستن کە ئێمە ئەم کێشانەمان هەیە ئەتوانن ئەگەر نەژیان سەردانمان بکەن لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە لە کێشەکان بکۆڵنەوە و بەلای کەمەوە توێژینەوە لەسەر ئەم کێشانە بکەن. بەڵێ ئەتوانم بڵێم ئەوەکو گلەیەک وایە هەرچەند ڕاگەیاندکارانی سنووری خەزای چەمچەماڵ لەوەتی من لەوێم ینی بەشێکیان ئیحتیمامیان بە تایبەتی کەناڵە بەڕێزەکەی ئێوە کە ێنیان ئێنارتی بەشێک لەم کەناڵانە هاوکار بوونە گیر و گرفت و معاناتی گوندنشینانی سنووری ئێمە خستۆتە ڕوو بەڵام بەگشتی فەرامۆش کراون لەبەرەوەی جوتیاران گوندنشینان کێشە و گرفتیان زۆرە کەناڵەکانی ڕاگەیاندن ئێستا زۆربیان ئیحتیمام بەلایانی سیاسی و سەنتەری خەزاکانە دەنکەون بۆ خۆی گرفتێکە و کەرتی کشت و کاڵ لەم ڕۆوە لە ڕووی ئەعلامیە فرامۆش کراوە بۆیە داوایان لێکم هاوکار بن پاڵپشتی ئێمە من بۆی لانی کەم لە ڕێی ڕاگەیاندنەوە کێشە و گرفتەکانی جوتیاران بخێنە ڕوو بۆی لایەنی پەیوەندیدار بتوانێت بەشێک لە گرفتەکانمان بۆ چارەسەر بکات.